حتى مع انتهاء حقبة داعش. هەرچەندە قۆناغی بەهێزی داعش دەمێکە کۆتایی پێهاتووە کەچی هێشتا زۆر لایەن هەن کە لە هەوڵی زۆرکردنی ژمارەی ئەندامانی حەشدی شەعبیدا بە تایبەتی لایەنە سیاسیەکان و ئەوانەی کە لە چوارچەوەی هەماهەنگیەوە نزیکن. ئەم لایەنانە هێشتا حەشدی شەعبی بەهێزێکی پیشەگەری سەربازی دەزانن و هیچ گوێ بەو بارەگرانە داراییە نادەن کە بەهۆی حەشدەوە دەکەوێتە سەر بودجەی گشتی. التي ستكبل الموازنة العامة. هناك عقود مفسوخة أصلا في الحشد الشعبي، هذه إعادتها هي أمر طبيعي جدا. لە ڕاستیدا چەندین گرێبەستی تایبەت بە حەشدی شەعبی بەکردنی هەڵوەشاونەتەوە هەر بۆیە گێڕانەوەیان زۆر ئاساییە چونکە لەگەڵ هەبوونی سوپا و هێزە فیدرالیەکان و چەندین هێزی نیزامی دیکەدا ئەمڕۆ عێراق هێزێکی زۆری چەکداری هەیە و باشترە ئەو هێزانەی زیاتر پیشەگەر و کاریگەرتر بن. يعني يبحث عن القوى المتخصصة، عن القوى ذات الفاعلية العالية. مختصون في الشأن السياسي شارەزایانی سیاسی بۆچوونی دیکەیان هەیە و قسەکانیان وەکو سیاسەتمەدارەکان و کەسانی نزیکی چوارچەوەی هەماهەنگی نییە و پێیان وایە هەر زیادبوونێک لە ژمارەی حەشدی شەعبی بۆ سەر دەستگا ئەمنیەکان و بۆ سەر بودجەی گشتی وڵات بارگرانیەکی ناپێویستە. على الموازنة العامة للدولة. الكل متفق بأن داعش انتهى وبالتالي صفحة الإرهاب هەمومان کۆکین کە داعش بە کۆتا هاتووە، سەردەمی باڵادەستبوونی تیرۆر تەواو بووە. هەر بۆیە دەبێت پەرلەمان و حکوومەت بزانن کە وڵات زیاتر پێویستی بە دەستی کار هەیە، چونکە ئەو زیادەیەی لە هێزە چەکدارەکاندا هەیە، جا سوپایان پۆلیس یا حەشد بن پارەیەکی زۆری بودجە دەبێت بۆ موچەکانیان تەرخان بکرێت. وكذلك يكلف الموازنة الاتحادية هذه الرواتب. وبالرغم من اختلاف الآراء وتباينها حيال زيادة عديد قوات وێڕای جیاوازی بۆچوونەکان لەبارەی زۆری ژمارەی حەشدی شەعبی و پێویستبوونیەوە بەڵام هەمووان کۆکن لەسەر ئەوەی کە ئەرکی ئەندامەکانیان لە بواری سەربازیەوە بۆ کەرتی مەدەنی و خزمەتگوزاری بگۆڕدرێن. يتعلق بتقديم الخدمات. من بغداد، سيف علي، كردستان 24.